کەرتی پەروەردە لە هەر وڵاتێکدا بناغی پێشکەوتن و ئەمڕازی سەرەکی هۆشیاری تاک و ڕێگای داهێنانە. لە وڵاتانی پێشکەوتوودا کەرتی پەروەردە گرنگی تەواوی پێدەدرێ و حکوومەتەکان بە پلانی ورد کار دەکەن بۆ پێشخستنی ئەو کەرتە و گونجاندنی لەگەڵ خواستەکانی کۆمەڵگە و پێداویستەکانی بازاڕی کار. لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر شێوازی کارکردن لە کەرتی پەروەردەدا دەگۆڕێت و لە هەندێک وڵات حکوومەتەکان خۆیان ئەو کەرتە بەڕێوە دەبەن و زۆرێک لە وڵاتانی تریش پەروەردەیان بە کەرتی تایبەت سپاردووە و حکوومەت تەنها پلانە گشتەکانی ئەو کەرتەدا دەڕێژە و چاودێری دەکات. هەرێمی کوردستان لەم بوارەدا پێشکەوتنی بەرچاوی بەخۆ بینیوە و ئێستا لەگەڵەوەی حکوومەتی هەرێم سەرپەرشتی خوێندن دەکات لە کەرتی گشتیدا، بەڵام شان بەشانی ئەوەش کەرتی تایبەت ڕۆڵی خۆی دەبینێ و چەندین خوێندنگە و باخچە و دایانگە هەن کە لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبرێن. خوێندنگاکانی یونایتد ساینس نمونەی ئەو خوێندنگا سەرکەوتوانن کە لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبرێن و ساڵانە بە سەدان خوێندکار لەم خوێندنگایانەوە دەردەچن و دەچنە زانکۆ و پەیمانگا جیاوازەکانی هەرێم. خوێندنگەکانی یونایتد ساینس لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوان بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیایکی بەریتانی بنیادراون و خاوەندارەتی دەکرێن. خوێندنگاکانی یونایتد ساینس بە سیستەمێکی نوێی جیهانی کار دەکەن و سەرجەم پێداویستەکانی خوێندکاران لە هۆڵەکانی خوێندن دابین کراون. کارکراوە بەوەی خوێندکاران بە ئاسانی و ئاسوودەیی بتوانن درێژە بە پرۆسەی خوێندن بدەن و بتوانن هاوشانی خوێندکارانی وڵاتانی پێشکەوتووی جیهان گەشە بکەن و ئاستی زانستیان بەرەو پێش بەرن. سیستەمی خوێندن لە یونایتد ساینس بە شێوەیەک ڕێکخراوە کە خوێندکار کاتێکی زیاتری بۆ تەرخان دەکرێ و ڕۆژانە زیاتر لە 7 کاتژمێر لە خوێندنگەکاندا دەمێنێتەوە. ئەمەش هەم ئاستی زانستی خوێندکار پێش دەخا و هەم پەیوەندێکی بەهێزی بۆ دروست دەکات لەگەڵ مامۆستایان و خوێندکارانی هاوڕێی. ئێمە وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس لە شاری سلێمانی و هەڵەبجە خوێندنگەمان هەیە لە قۆناغی باخچەی ساوایانەوە تاکو قۆناغی ئامادەی سەرجەمی خوێندکاران لە قۆناغی باخچەی ساوایان تاکو و قۆناغی ئامادەی 3764 خوێندکارمان هەیە و لەگەڵ ژمارەی خوێندکارانە 522 مامۆستا و کارمەندمان هەیە کە خزمەت بە شاری سلێمانی و شاری هەڵەبجە دەکەن. وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس کە لە ساڵی 1997ەوە دەستی کردووە بە خزمەتکردن بە شاری سلێمانی و دواتر لە شاری هەڵەبجە تاکو ساڵی 2017 2232 خوێندکاری دەرچوومان هەیە بە کچان و کوڕانەوە. خوێندنگەکەی ئێمە خوێندنگەیەکی ئەهلیە، بێگومان خوێندکار بە پارە ئەخوێنێت. ئەم لەگەڵ ئەمەشا بێگومان تەنها بۆ خوێندکارانێک نییە کە خاوەنی دەرامەتێکی باش بن، بەڵکو بۆ خوێندکارانی ئەو خوێندکارانەشە کە لە خێزانێکی مامناوەندن یا خوێندکارانێکی شوان هەیە کە لە خێزانی هەژارن، تەنانەت کۆمەڵی خوێندکارمان هەیە کە لە خێزانێکن کە باوکیان کە سوکاریان شەهیدی ڕێگەی ڕزگاری کوردستانن، شەهیدی ئەم کوردستانن، خوێنیان ڕشتووە لە ڕێگەی کوردستانە. ئێمە چەندین خوێندکارمان هەیە لەبەر زیرەکیەکەیان کە ئێستاکیە بە داشکانێکی زۆرە خوێنە. خوێندکارمان هەیە 100% بەبێ بەرامبەرە خوێنێت کە بە زیرەکی خۆی و بە هەوڵدانی خۆی پێگەیشتومە دەرفەتێکی زۆر باشە و چەندین خوێندکاری دەرچووشمان هەیە بەم ئاستە. تەنانەت ئێستا کۆمەڵێک کەسمان هەیە کە بوونەتەوە بە مامۆستا لەم خوێندنگەیە خوێندویان و بەبێ بەرامبەر خوێندویانە ئێستاکە خزمەت بەم خوێندنگایە و بە شاری سلێمانی و بە شاری هەڵەبجەکەن. لەگەڵ ئەمەشە چەندین خوێندکاری ڕۆڵەی شەهیدمان هەیە کە بەبێ بەرامبەر ئەخوێنن، هیچ بڕەپارێکیان لێ وەرناگیرێ، هاوکاری و داعمی تەواوەتی ئەکرێن. شان بەشان ئێمەش ئێمە لە شاری هەڵەبجە خوێندنگەیەکی کوڕان و خوێندنگەیەکی کچانمان هەیە لەبەر وەفا بۆ شاری هەڵەبجە. ئێمە ئەو دوو خوێندنگە هیچ بڕەپارەیەک وەرناگیرێ لە خوێندکاران، بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە بەڕێوەیە بین بە هەمان کوالیتی و هەمان ئاستی خوێندەکانی شاری سلێمانی ئەو خوێندکارانەمان خزمەتەکەرێن و پێ ئەگەێنرێن بۆ ئەم نیشتیمان.
سیستەمی خوێندن لە یونایتد ساینس بە شێوەیەکدا ڕێژراوە کە لە دایانگە و باخچی ساوایانەوە دەست پێ دەکەو تا ئەو کاتی کە خوێندکارەکان دەگەڕێنەوە زانکۆ بەردەوام دەبێت. ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کۆی قۆناغەکانی خوێندن لە یونایتد ساینس تەواوکەری یەکدی بن و پرۆسەکە بە تەواوەتی وەکو خۆی جێگیر بکرێت. سێ باخچەیە 183 مناڵمان هەیە، ژمارە مامۆستاکانمان 30ەکە و ژمارە کارمەندەکانیشمان 14. سەبارەت بە سیستەمەکە ئێمە لە ئۆکسفۆردمان هەیە، ڕاستەوخۆ لە ئۆکسفۆردەوە پرۆگرام وەرەگرین، هەر لە قۆناغی ڕەوزەوە هەتاکو و قۆناغی زانکۆ ڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەگەڵین بە بازاڕبیکردن بە ڕاستەوخۆ لە ئۆکسفۆردەوە پرۆگرامەکان وەرەگرین و هەندێک جاریش بۆ مامۆستاکان کەسێکی بیانی سەبارەت بە ئۆکسفۆردیت ڕوونکردنەوە و بە شێوازی تازە و چ شتێ تازەگەری هەیە لە ئۆکسفۆردا بۆ مامۆستاکان باسی ئەکات. ئەو چالاکیانە وەکو چالاکی پۆل هەموو هەفتەیەک چالاکی ئیشی دەستمان هەیە، وێنەکێشان و دەرسی مۆسیقا و دەرسی وەرزش و ئەمانەمان هەیە. بڵین ئەو شتش کە جیاوازە لە ڕەوزەکانی تر ئەوەیە کە دوو دەرسی جیاوازمان هەیە، دەرسی زیرەکی برینگەیم لەگەڵ لایف ڕێدیۆ تا ئامادەکردن بۆ ژیان. دەرسی زیرەکی ئەو دەرسێکە کە لە ڕۆزەکانی تر نییە بەڕاستی، ئایلەکان خێزانەکان زۆر بەلایەنەوە سچێکی سەرنجڕاکێش و شتێکی تایبەتە، لەبەرەوەی کە تیایدا مناڵ تەرکیزی زیاکە زیرەکی زیاکە بۆ دەرسەکان بەهۆی ئەو دەرسەوە و تیا هەست بە خۆشیەکی زۆرەکە، چونکە هەم یاریەکە هەم فێرە بێ و ئەمەش دووسێتە بەپێی تەمەنی مناڵەکە 4 ساڵ و 5 ساڵ هەمانە، ئەمەش مامۆستای تایبەتیان هەیە. هەروەها دەرسی وانەی ئامادەکردن بۆ ژیان لایف ڕێدی، ئەوەش بە هەمان شێوە دەرسێکی تایبەتیە، مامۆستای تایبەتی هەیە، تیایدا ئیشی دەسەکرێ کە جیاوازە لەو ئیشێکە لە پۆلا ئەکرێ و هەروەها ئامادەکردنی خواردن، کێک، کولیچە، هەر شتێکە لە توانای مناڵەکە بێت لەگەڵ مامۆستاکە، واتە ئەمانە ئەم ئیشانە ئەبێتە هۆی گەشەکردنی پەنجەکان، بە تایبەتی پەنجەی مناڵ کە زۆر پێویستی بەو چالاکیانەیە. ئەم دوو شتەمان هەیە کە زۆر جیاوازە لە ڕۆزەکانی تر. دوایەوەی منداڵەکان لە باخچەی ساوایان دەردەچن دەگەنە قۆناغی سەرەتایی لە هەمان خوێندنگە و لەوێژ لە چوارچەوەی هەمان سیستەم و بە تایبەتمەندی قۆناغی خوێندنەکەەوە درێژە بە پەروەردەکردنی مناڵەکان دەدرێ و لە سەرچەم بوارەکانی وەکو زمانزانی، کۆمپیوتەر، هونەر، وەرزش، پەروەردە و فێربوونی وانەکانی تر پێش دەخرێت. زۆر گرنگ کە لە قوتابخانە سەرەتاییەکانی یونایتد ساینس کۆلێژە هەیە ئەوەیە کە پەیوەندیەکی گەرم و گوڕ و تونند و تۆڵ لە نێوان مامۆستایان، دایک و باوکان و لەگەڵ خوێندکارەکەدا هەیە. بۆ ئەمەش مامۆستایان سەردانی ماڵی خوێندکارەکان دەکەن، دەچنە ماڵەوە لەوێ لەگەڵ دایک و باوکان دانیشن سەبارەت بە ڕەوشی خوێندنی قوتابخانەکە و سەبارەت بە ئاستی خوێندکارەکە قسە دەکەن و لێرەشە پرەنسیبێکی زۆر گرنگەیە، ئەویش بەردەوامبوونی پەروەردەیە. پەروەردە پێویست متەکامیلە، پەیوەندی بە دایک و باوک و خوێندکار و مامۆستاوەکەەوە هەیە. لێرەدا هەر سێکیان لەسەر یەکشت کۆگەبن، هاوڕا دەبن و مامۆستاکە لە ماڵی خوێندکارەکەدا پێشنیار و ئەو شتانی کە بەباشی دەزانێت بۆ خوێندکارەکە پێشنیار دەکات بۆ دایک و باوکیان. ئەمە لایەنێکی تریش لە ڕێی ئەپلیکیشنێکەوەیە کە تایبەتە بە خوێندنگەکانی ئێمەوە، ئەویش ئەپلیکیشنی سکوڵمایندا. لێرەدا مامۆستا هەموو ئەو کار و چالاکیانی کە دەیکا بۆ سەبارەت بەوانەکەی لە ئەپلیکیشنەکە ئەپلۆدیەکە و دوایەوە دایک و باوکانیش لە ڕێی هەژماری تایبەتی خۆیانەوە دەتوانن ئاگیان لەو کار و چالاکیانە بێت و ئەو هۆموەرکانە بێت و هەروەها گرنگترین شتیش نمرەی خوێندکارەکەیان بێت کە لە ڕێی ئەپلیکیشنەوە بەدەستیانەگات. یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگی پێدەدەین ئەویش بەرزکردنەوەی هەستی نیشتیمانی خوێندکارەکانمانە و هەروەها خۆشەویستکردنی نیشتیمانە لای خوێندکارەکانمان، ئەویش بە بەرزڕاگرتن و یادکردنەوەی ڕۆژە میلی و کولتوریەکانە. بۆ نمونە ڕۆژی جیلی کوردی
ڕۆژی ئاڵا ڕۆژی بنیاتنانی شاری سلێمانی واروە ڕۆژی کولتوری لەم ڕۆژانەدا ئێمە کار و چالاکی حازر دەکەین خوێندکاران بە جول و پۆشاکی کوردیەوە دێنە خوێندنگا و هەروەها خواردن و شتە کولتوریە نەتەوەیەکانمان پێشکەش دەکەن ئێمە زۆر پەرە بە توانە و لێهاتووی خوێندکارەکان دەدەین خوێندکارەکانمان بۆ ئەوەی توانەکانی خۆیان لێهاتوویەکانی خۆیان بخەنەگەڕ چەند کڵەبێکمان ڕێخستووە لە کۆتایی هەفتەدا بۆ خوێندکاران ئەویش خۆیان لەم کڵەپانەدا دەبینێتەوە کڵەبی ڕۆبۆت کڵەبی وەرزش تۆپی پێ تۆپی باسکە تۆپی بالا و خولی وێنە کێشان خولی مۆسیقا و خولی کاراتی بۆ خوێندکارەکان. خوێندکارانی قۆناغی ناوەندی لە یونایتد ساینس گرنگی تەواویان پێدەدرێ و بە پلانێکی ورد کار دەکرێت بۆ ئەوەی خوێندکاران لەو قۆناغی ژیانیاندا کە هەستیارترین قۆناغە چێژ لە خوێندن و فێربوون وەربگرن هاوکات پێداویستی تەواو دەستەبەر کراوە بۆ ئەوەی هەر خوێندکارێک کە بەهرێکی تایبەتی هەبێ لە بوارەکانی وەک هونەر و وەرزش و کاری دەستی و کاری تەکنیکی و هەر پیشێکی تر پەرە بەتوانەکانی بدرێ و بتوانێت خۆی ئامادە بکات بۆ ئەوەی لە داهاتوودا لە بوارە دڵخوازەکەی خۆیدا کار بکات. جیاوازێکی دیار کە کۆلێژەکانی یونایتد ساینس کۆلێژ هەیەی ئەوەیە پارساڵ زیاد لە 50 یاریمێشکمان هێنایە کوردستان لە دەرەوە هێنامانە کوردستان ئەم یاریانش یاریەکانی مێشکی پێ دەڵێن و کردمانە منهەج بۆ خوێندکارانی پۆلی 1 و 2 و 3 هەدەف لەم یاریانە بەرزکردنەوەی ئاستی ژیری ئایکوی خوێندکارەکانمانە و هەروەها چەندەها سوود و قازانجی هەیە بۆ مێشکی خوێندکارەکانمانە ئەوانیش خۆیان لەم خاڵانەدا دەبینێتەوە چۆنێتی دانانی استراتیژی هەروەها چۆن کێشەیەکە بێ بتوانی چارەسەری گونجاو و جیاواز بۆ ئەم کێشەیە بدۆزیتەوە زیادکردنی خستنەڕووی هەستی پێشبڕکێکردن. ئەمەش بۆتە هۆکار بۆ ئەوەی خوێندکارانی یونایتد ساینس بە بەردەوامی ئاسوودە بن لە خوێندنگەکاندا و بەردەوامیش سەرقاڵی فێربوون و داهێنان بن لەو بوارانی کە بەهرەدارن تێیدا. ئێمە لە کۆلێژەکانی یونایتد ساینس ژمارەی خوێندکارانمان 1040 خوێندکارە لە بەشی ناوەندیەکانمان و هەروە ژمارەی مامۆستایانمان 79 مامۆستایە و ژمارەی ئەو کارمەندانی کە لێرە ئیشەکەن ژمارەیان 39 کارمەندە. لە بەشی ناوەندیە پێگەیاندنی خوێندکارێک کە لە بەشی ناوەندیە بێ ئەرکێکی زۆر گرانتر لەوەی کە لە سەرەتایی یاخود لە ئامادەیی بێ چونکە لە بەشی ناوەندیە خوێندکار ئەوێ خۆی بدۆزێتەوە و ئەوێ کە ساعتی خۆی بناسێنێ و ئێمەش خوێندنگەکانی ئێمەش لەسەر ئەم بناغەیە ئیشەکات و ئێمە باوەڕمان بۆ هەیە کە خوێندنگەکانی ئێمە خێزانێکە و بە سیستەمێکی خێزانی ئیشەکەین ئەویش چۆن ئەبێت مامۆستا لەگەڵ ئەوەی کە لە وانەکانە مامۆستایە بە هەمان شێوە هاوڕێی خوێندکاریشە و ئەو سیستەمی ئێمە لێرە پەیڕەوی یەکەین وا لە خوێندکارەکات تواناکانی و ئەو بەهرانەی کە هەیەی دەربکەوێت بۆ نمونە لە بواری وێنە کێشان لە بواری میوزیک لە بواری تەکنەلۆجی کە ئێمە یەکەم خوێندنگە بووین کە لە ئاستی سلێمانی توانیمانە وانەی ڕۆبۆت بۆ خوێندکارەکانمان دابنین و لە بەشی ناوەندیشا بە شێوەی خولی ڕۆبۆت خوێندکارەکەمان فێری دروستکردنی ڕۆبۆتەکەین. پەیوەندی بەردەوامی مامۆستاکانی یونایتد ساینس لەگەڵ کە سوکاری خوێندکاراندا یەکێکە لە خاڵەجیاکەرەوەکانی پرۆسەی خوێندن لە یونایتد ساینس مامۆستایان بە شێوازێکی بەردەوام سەردانی ماڵی خوێندکاران دەکەن و بەردەوام پەیوەندیەکانیان لەگەڵ کە سوکاری خوێندکاراندا بەهێزتر دەکەن و گفتوگۆ لەبارەی ئاستی خوێندکار و پرۆسەی خوێندنەوە دەکەن کە ئەمەش یارمەتی دەردەبێ بۆ بەرەو پێشبردننی بەردەوامی ئاستی خوێندکار و تێگەیشتن لەباری کۆمەڵاتی و دەرونی و ئابووری خوێندکارەکان. ئەم کۆلێژە هەل لە بەڕێوبەرەوە هەل لە مامۆستاکانەوە هەل لە
ئیشکارەکانەوە زۆر ماندووبوونانە ئیشەکەن لەم مەکتەبەیە. من زیاتر لە 5 ساڵە کە شارەزاییم هەیە کە لە نزیکەوە لەگەڵیانام لە بچووکترین کێشەوە لە مناڵەکانمەوە کە هەیان بوو بێ ئەممان بەڕوویەکی فراوانەوە بەڕوویەکی خۆشەوە بۆیان حل کردوم. ئەمە یەکێکە لە هەرە جیاوازەکان کە مەکتەبێکی ناحکومی لەگەڵ حکومیە کە ئەتوانم بیکەم. مەکتەبی کۆلێژی کوڕانی کە مامۆستا بنار بەڕێوەی ئەباد بەڕاستی مەکتەبێکی زۆر پێشکەوتووە، بەڕاستی لە ڕووی پەروەردەوە شتێکە ناتوانانی بێ هاوتایە، لە ڕووی زانستەوە بە هەمان شێوە ئەتوانم بڵێم خۆم 5 ساڵ لە ئەوروپا بووم، ئەتوانم بڵێم زانستەکەی بەراوردی ئەەکەم لەگەڵ زانستی ئەوەیە لەبەرەوەی زۆر زۆر گرنگی ئەێن بە مناڵ. ڕەخساندنی کەشێکی ئارام و زانستیانە بۆ خوێندکاران نوای کردووە سەرجەم خوێندکاران بە ئاسوودەیەوە درێژە بە خوێندن بدەن لە یونایتد ساینس و ئەمەش دەرەنجامی ئەو سیستمی خوێندنەکە کاری پێدەکرێ و تێیدا گەشتی زانستی و چالاکی وەرزشی و هونەری و هەمان جۆر ساز دەکرێ و خوێندکاران بەرهەمەکانی خۆیان نمایش دەکەن. من ناوم بارنا شیروانە لە پۆلی 11 ئامادەی کۆلێژی ئیسلامی کچانم. من لە ساڵی 2017دا دومی سلێمانی بووم لە تاقیکردنەوەی نیشتیمانی. لە قوتابخانەکەی ئێمەدا گرنگی زۆر بە دەرسی وەرزش و وێنە ئەدرێک چالاکی زۆرمان هەیە لە دەرسی وێنەدا کە ساڵی چەند جارێک هینمان بۆ ئەکرێتەوانێ پەیمانگاوێکمان بۆ ئەکرێتەوانێ و هەروەها چۆنڵێ ئەتوانین هونەرەکانی خۆمانی تێدا پیشان بدەین. لەوە دەرسی وەرزشیشدا یان چۆنڵێ مامۆستاکانمان فێری باسکە با لەمانەکەن و چۆنڵی تاقیکردن پێشبڕکێمان هەیە لەگەڵ قوتابخانەکانی تردا. ئێمە توانین بە عەرەبی کوردی لەگەڵ ئینگلیزی تورکیش قسە بکەین. گەشتی زۆرمان بۆ ڕێئەخەن حالیان ئەم ساڵ گەشتێکمان هەیە بۆ هەولێر جگە لەوەش گەشتمان هەیە بۆ وڵاتانی دیکە وەکو ئەمریکا، کۆریا و هەروە میسریش. قوتابخانەکە ئێمە بەڕاستی ئین چالاکی جگە لەوانە چالاکی زۆرمان هەیە یاین ڕۆژانە ئێمە مامۆستاکان زۆر هیلاکە بن لەگەڵمانە و هەروها لە هەفتەیەکە 2 ڕۆژمان هەیە کە ئەمێنینەوانێ زۆر یارمەتیمانێن لەو کاتەیە هەم چالاکێکی خۆش و هەروە هەم مامۆستاکان یارمەتیمانن بۆ شتێکمان بۆ ئامادەکەن کە باسی زانیاری گشتیمان بۆ بکەن و جگە لەوەش لە دەرسەکانمانە یارمەتیمانێن لەو کاتەیە کە ئەمێنینەوە. لە قۆناغی ئامادەییدا یونایتد ساینس بە شێوازێکی جیاواز کار دەکا و هەوڵەدا خوێندکاران بە تەواوی ئامادە بکا بۆ چوونە زانکۆ و گەیشتن بە قۆناغی خوێندنی باڵا. ئەمەش خۆی دەبینێتەوە لە فێربوونی زمان و پێشخستنی لایەنی زانستی و ئاشناکردنی خوێندکاران بە شێوازی خوێندن لە زانکۆکاندا. ئەمەش بۆتە هۆکار بۆ ئەوەی دەرچوانی یونایتد ساینس بتوانن بە ئاسانی لە قۆناغەکانی زانکۆ و خوێندنی باڵادا سەرکەوتوو بن و لە پلە باڵەکاندا ببینرێنەوە. کاریگەری ئەمەش لە قۆناغی دوای تەواوکردنی زانکۆدا دەردەکەوێ و بەشێکی زۆر لە دەرچوانی یونایتد ساینس بە ئاسانی هەلی کاریان بۆ دەڕەخسێ کە ئەمەش دەرەنجامی ئەو زانستەیە کە لە خوێندندا فێر بوون و دەتوانن لە ژیانی ڕۆژانەیاندا بەکاری بهێن و بیکەنە ئەمڕازێک بۆ دەستخستنی کار و پێشخستنی کۆمەڵگە و گەیاندنی سوود بە کەسانی تر. ئەمە لە خوێندنگە ئامادەیەکانی کۆلێژەکانی یونایتد ساینس 4 خوێندنگی ئامادەیمان هەیە، دوانیان لە سلێمانی و دوانیان لە هەڵەبجەیە، 2 مەکتەبی کوڕان و 2 مەکتەبی کچانە، بە هەمووی نزیکەی 1996 خوێندکارمان هەیە. لە کۆلێژەکەی هەڵەبجەمان کۆلێژی کوڕان و کچانەکەی نزیکی 400 خوێندکارمان هەیە و خوێندکارەکانی ئێوەمان وەکو وەفایەک بۆ هەڵەبجە بێبەرامبەرە خوێنن. دیارە سەرەتاکە و کۆلێژە لەوێ کرایەوە ستیمبولمانەوە بووکە بە ناوی مرۆڤایەتیەوە داوای لێبوردنێک لە هەڵەبجە بکەین لەبەرەوە لەو ساڵەوە کە کراوەتەوە هەتاوەکو ئێستا خوێندکارەکانی ئێوەمان بێبەرامبەرە خوێنن. ژمارەی مامۆستا و کارمەندەکانمان لە ئامادەیەکانی یونایتد ساینس 138 کەسن بە مامۆستا و فەرمانبەرەوە. دیارە ئەو خوێندکارانەی کە لێرە تەواویەکەن و لێرە تەخەڕوجەکەن واری فێربوونیان هەیە لە 4 زمانە، یعنی کاتێ لێرە تەواویەکەن زمانی ئینگلیزی، زمانی تورکی، زمانی عەرەبی، زمانی کوردی ئەزانن.
لەبەرەوە کاتێکە چنە زانکۆ یەکەم هەنگاویان لە پێشکەسەکانی ترەوە ئەوەیە کە ئەمان 4 زمان فێر بوون 4 زمانیان زانیوە ئینجا چوونەتە جامیعە. دوایەوە کۆمەڵی بابەتی تر هەیە کە بۆ نمونەیەکێک لەوانە بە ناوی پرۆژەی ئینپۆ ئۆلۆمپیاتی ئینپۆوە خوێندکارەکانمان پێشەوەی بچنە ژیانی زانکۆیان لێرە داهێنانێکەکە لە بوارەکانی وەکو فیزیا و چیمیا و هەندەسە و یەکێک لەم بوارانە و پێشکەشێکات و یەکەمی بوارەکانە چێتە دەرەوەی وڵات وەکو ساڵی پار خوێنکارمان هەبوو چونە وڵاتی نێجیریا خوێنکارمان هەبوو چونە کازاخستان خوێنکارمان هەبوو چونە وڵاتی ئەمریکا و لەوێ پرۆژەکانیان تەقدیم کرد و نەتیجەیەکی باشیان هەیە کە ئەم پرۆژانە هەمووی لە ئاستی زانکۆیایە ئەو پرۆژانی کاکرێت هەمووی لە ئاستی خوێنکارانی زانکۆیایە و نەتیجەیەکی زۆر باشیانە بێت و ئەمەش یەکێکە لە ڕۆژیاکانی کۆلێژەکانی یونایتد ساینس. سیستەمی خوێندن لە یونایتد ساینس بە شێوەیەک بنیادراوە کە لە هەموو قۆناغەکان تەواوکەری یەکدی بن و لە پرۆسەیەکی تەواوکاریدا کە لە دایانگەوە دەست پێ دەکا تا گەیشتن بە زانکۆ خوێنکاران ڕادەهێڕێن و پەروەردە دەکرێن و دەکرێن بۆ ئەوەی هەم لە قۆناغی خوێندندا سەرکەوتوو بن هەم بتوانن دوای تەواوکردنی خوێندن لە یونایتد ساینس و گەیشتن بە زانکۆ بواریکاری خۆیان بدۆزنەوە و بتوانن بەهۆی ئەو زانست و زانیارانی کە بەدەستیان هێناوە کاریان دەستکەوێ و لە ڕێگەوە خزمەت بە کۆمەڵگە بکەن و ببنە هۆکار بۆ پێشخستنی کۆمەڵگە. من شرۆچستی دەرچووی ئەم کۆلێژەم لە ساڵی 2007 دەستم کرد بە پرۆسەی خوێندن لە کۆلێژەکەدا لە ساڵی 2015 پرۆسەی خوێندنم تەواو کرد و ئێستا خوێندکاری زانکۆی کۆمارم بەشی زمانی ئینگلیزی. لە کۆلێژەکەماندا زمانێک فێر بووین وەکو کە تەرکیزی خراوەتە سەر زمانی ئینگلیزی و زمانی تورکی بوو بە تایبەتی. پاڵنەرێکی گشتی ئێمە بوو بۆ ئەوەی بتوانین معلوماتی تازە و ئایدیای تازە وەربگرین لە پرۆسەی خوێندنماندا و هاندێرێکی زۆرمان بوو لە کاتی پرۆسەی خوێندنماندا لە زانکۆکەمان کە وای لێ کردین بتوانین زۆر بەباشی پرۆسەی خوێندنمان تەواو بکەین و معلوماتی تازەتر و باشتر وەربگرین و کۆنتاکت و کۆمیونیکیشنمان باشتر بێت لەگەڵ مامۆستایانی ئینتەرناشناڵ. هەروەها بێجگە لەم دوو زمانە ئێمە زمانی کوردی و عەرەبیشمان خوێندووە بە شێوەیەکی زۆر باش بەڵام ئەگەر بڵین بە شێوەیەکی باشتر زمانی ئینگلیزی و تورکی بوو. لە ڕووی ئابووریەوە خوێندنگاکانی یونایتد ساینس بوونە هۆی ڕەخسانی دەرفەتی کارکردن بۆ سەدان مامۆستا و فەرمانبەر و کارگوزار و شۆفێر و چێشلێنەر. هاوکات ئەو بڕە زۆری سەرمایی خاوەنەکانی یونایتد ساینس بۆ پێشخستنی کەرتی پەروەردە و فێرکردن تەرخان کراوە و ئەمەش دەرەنجامێکی استراتیجی هەیە و ئەو خوێندکارانەی کە لە یونایتد ساینس پەروەردە دەکرێن و فێر دەکرێن بەهۆی بەرزی ئاستی خوێندن دەبنە یارمەتیدەر بۆ پێشخستنی کۆمەڵگە و لایەنی ڕۆشنبیری و زانستی کۆمەڵگە. هاوکات بەو زانستەی کە فێر بوون دەتوانن کاری سەربەخۆی خۆیان دابەمەزرێن و بتوانن لە کەرتی تایبەت و گشتیدا ڕۆڵیان هەبێ و پێشەنگی پێشکەوتنەکان بن. یونایتد ساینس لەگەڵەوەی خوێندن تێیدا بەپارێ و سەر بە کەرتی تایبەتە بەڵام وەک وەفایەک بۆ شەهیدانی چیمابارانی هەڵەبجە هیچ بڕەپارێک لەو خوێندکارانە وەرناگیرێ کە لە خوێندنگەکانی یونایتد ساینس لە هەڵەبجە دەخوێنن. هاوکات وەکاندانێک بۆ بەرزبوونەوەی ئاستی زانستی خوێندکاران بە گوێرەی ئاستی نمرەکانی خوێندکار نمرە بەرزەکان داشکاندنیان بۆ دەکرێ و لەگەڵیشی داڕەچاوی باری دارایی خێزانەکانی خوێندکاران دەکرێت. جیالەوەش هیچ بڕەپارێک لەو خوێندکارانە وەرناگیرێ کە کوڕ و کچی شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان و جانی خۆیان بۆ پاراستنی نیشتیمان بەخشیوە. هەموو ئەوانش بوونەتە پاڵنەری سەرەکی بۆ بەرەو پێشتوونی بەردەوامی خوێندنگەکە و بە شێوەی بەردەوام ژماری خوێندکارانی ڕووی لە زیاد بوونە. ساڵ لە دوای ساڵ خوێندنگای نوێ لە ناوچە جیاوازەکانی کوردستان دەکاتەوە و بەوەش بەشدار دەبێ لە بەرەو پێشبەردنی کارتی خوێندن لە هەرێمی کوردستان.